لا کاتژمێر 11 شەوی ڕابردوو لە ڕێگەی دوو درۆنەوە هێرش کراوتە سەر کێڵگای کۆرمۆر لە قەزای چەمچەماڵەوە بەهۆی ئەوەوە زیانێکی زۆری بەرکەوتووە و ئەوە ژوای کرد هەناردە بەرهەمهێنانی غاز ڕابوەستێت و کارەبای هەرێمی کوردستانیش کەم بکرێتەوە بۆ 5 کاتژمێر. سەرچاوەکان بازەوەکەن کەەوە زیانەکە زۆر بووە، بەڵام بە هیچ شێوەیە بازەوە ناکەکەوە زیانی گیانی لە دووە هەبوو یا خودنا. بەو پێی ئەو شوێنە چەند ڕۆژە بەر لە ئێستا درۆن بەسەر ئاسمانی ئەو کێڵگەیە جارێکی کە ڕۆیشتووە و هێزە ئەمنیەکان تەقان لێ کردووە و درۆنەکە دیار نەماوە. مەترسی هەبووە، پێشوەختە مەترسی هەبوو لەسەر ئەو بەشە، هەر بووە کارمەند و فەرمانبەرەکان لەو شوێنە نەبوونا. ئەو کاتێک کە لێدراوە کە لێدراوە بەر کۆگایەکی نەفتە کەوتووە لەو شوێنەوە. ئەو کۆگا کە پێدەوترە عەمبارێکی نەفتەی پێدەوترە لەو شوێنەوە لە ڕێگەی تەنکەرەوە نەفتە ئەگوازرێتەوە بۆ دەرەوەی کێڵگاکە. سەرچاوەکان باسییان لەوە کردووە کە شەوی ڕابردوو ڕێگە نەدراوە، سەرەتا بۆ ماوەی کاتژمێرێک زیاتر ڕێگە نەدراوە هیچ تیمێکی ئاگرکوژێنەوە کە لە چەمچەماڵ و تەکشەی زەباری و لە بازیانەوە ڕۆیشتون بۆی ئاگرەکە کۆنتترۆل بکەن. ئەو لەلایەن چەند کەسێکی بیانیەوە خود بریتانیەوە بۆ ئەوەی زیاتر مەترسی بەسەر فراگوزاری نەکە بەسەر کارمەندەکانی ئاگرکوژێنەوە نەکەوە مەترسی بەسەر دروستە بێ بۆ ڕێگەیان نەدا و کەس بژێت. دواتر پاش کاتژمێرێک لەوە ڕێگە درراوە تیمەکان بچنە ژوورە بۆ کۆنتترۆلکردنەوەی ئاگرەکە. من ئەمە بازەوە بکەم کەمێک بەر لە ئێستا لەگەڵ سەرچاوەیەکی تکەش کە قسەم کرد، ئەو سەرچاوەیە باسی لەوە کرد لە کێڵگاکەەوە ئاگدار کراونێتەوە سەرجەم فەرمانبەران و کارمەندانی ئەو کۆمپانیایە ئەو کێڵگایە، ئەوانەیە مۆڵەتن، ئەوانەی وا بە پشووی خۆیانەوە گەڕانێتە ماڵەوە داوا کراوە سەرجەمیان بگەڕێنەوە دەوامی ئاسایی خۆیان.